بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی ئیسلامی کوردستان عێراق بەشداریەکات لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 بە لیستی سەربەخۆی ژمارە 104 لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و تێکۆشێت بۆ هێنانەدی ئەم بەرنامەی خوارەوە. تەوەری حوتەم پەروەردە و فێرکردن. یەک، هیچ کۆمەڵگایەک ناتوانێت بەرەو ئامانجە بەرزەکانی هەنگاو بنێ تاوەکو تاکەکانی پەروەردەیەکی باش نەکرێن. دوو، کۆمەڵگەی کوردی کە دانیشتوانەکەی زۆرینەی ڕەهایان موسڵمانن پێویستە تاکەکانی لەسەر بناغەی بوونناسی و جیهانبینی و عەقیدە و شەریعەتی ئیسلامی پاک و بێخەوش پەروەردەی ڕەسەن و هاوسەنگ بکرێن. سێ، بە سەردەمیکردنی ژینگەی خوێندن و دامەزراوەکانی پەروەردە و فێرکردن. چوار، بەرەو پێشبردنی ئاستی بژێوی و گوزەرانی مامۆستایان و پێشخستنی پرۆگرامەکانی خوێندن بە نوێترین و زانیاریەکانی سەردەم و سوود وەرگرتن لە تەکنەلۆژیای پەروەردە و فێرکردن. پێنج، گونجاندن و هەموارکردنی پرۆگرامەکانی خوێندنی باڵا لەگەڵ پێداویستەکانی گەشە سەندنی هەمەلایەنەی کۆمەلگا. شەش، دروستکردنی هاوسەنگی لە نێوان کەرتی حکومی و کەرتی تایبەت لە بواری خوێندندا. حەوت، کارکردن بۆ چاکسازیکردن لە پرۆگرامەکانی خوێندن لەسەر تاسەری عێراقدا کە بێتەمایی پێگەاندنی نەوەیەکی شارەزا و هاوچەرخ و پابەند بە ڕەوشت و بەها ئیسلامیە باڵاکان. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104.